بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لە تۆری کۆتایی بەرنامەکەم ڕۆمان قساکەن لەسەر زەردووی زۆر جار کاتە باسی زەردووی ئەکرێت خەیاڵەکان زۆر جار چێت بەلای منداڵێکا کە تازە لە دایک بووە کە ئیتر زۆر جارە بینین تووشی زەردووی ئەبێ خەمێکی گەورە لە دڵی دایک و باوک دروست ئەبێ بەڵام زۆر جار ئەیبینین کە ئەگەر هەندێک لە کەسەکان پەیڕەوی ڕێنماییەکانی تەندروستینەکەن لانەی لە تەمەنی گەورەیشە تووشی زەردووی بن کاتە هۆکار چیە کە کەسێک لە گەورەیە تووشی زەردووی ئەبێت ئەوەی کە بۆ نمونە جگەری تەندروست نەبێت شێوازی ژیانی تەندروست نەبێت ئەمانە تا چەند دەورە بینە و ئایا هۆکاری تر هەیە بەدەر لە جگەر و شێوازێکی هەڵەی ژیان ئەمە باوەتێکە ئێمە گفتگۆکردن لەسەری لەگەڵ بەڕێز دکتۆر مژدە ئیسماعیل محەممەد ڕەشان پسپۆڕی نەشتەرگەری و ئەندامی هەر جگەر ئەمانێت زیاتر زانیاری لەسەر وەرگین دکتۆر گیانسلاوی لێبێ دکتۆر زۆر بەخێر بێ زەردووی لە مناڵێکەوە زۆر زۆر با بڵێن لای دایک و باوک ئاشنایە بەڵام زەردووی لە گەورەکانە هۆکار چییە ئەمە چ جیاوازیەکی هەیە؟ بەڵێ خۆی گەرباسی زەردووی بکەین زەردووی ئەوێ بزانی چییە ئەوەیە ئەو مادەی بلیرۆبینی پێڵێن کە لە خڕۆکە سوورەکان پاژەوەی لە ناو سپڵە تەمە خڕۆکە سوورەکان تەمەنی خۆی هەیە 110 ڕۆژە کە ئەشکێت ئەو مادەی کەیتە دەرەوە پێڵێن مادەی بلیرۆبین ئەو مادەی بلیرۆبینە چێتە خوێنەوە لە خوێنیشەوە ئەچێ بۆ جگەر لە جگەریشەوە چێتە بۆریەکانی زراو کەواتە لەم مەرحەلانەیە لە هەج مەرحەلەیەکە ئەو مادەی بلیرۆبینە بێتە هۆی ئەوەی کەوا لە ناو خوێنە دەرک زیابێت پێڵێن نەخۆشی زەردووی تەمە زەردووی هەموو مرۆڤێک تووشێوێت هەموو مرۆڤێک ئێمە هەموو لە دایکە ئەوەی گەورەیەکە بەڵێ هەمومان تووشێوین بەڵام فەرقی هەیە ئەوەی کەوا لە مناڵە هەیە فسیۆلۆجیە طبیعیە بەڵام لە مناڵە تاوان کە تووشێوێت تا 5 ڕۆژ 7 ڕۆژ بەس کە زانیت لە 7 ڕۆژ زیاترێک و تۆ بەحساوی وە بکەی بزانی نەخۆشیکەی نییە مەسەر لەیەکێک لە هۆکارەکان سبەبەکەی چیە زگماکیە بۆ نمونە زگماکی بۆریەکانی زراو لە ناو جگەرە دروست نابێت یاخود تەسکە بێتەوە یاخود داخرێت لەبەرەوە مادەی زەردووی ناچێتە ڕیخۆڵەکانەوە لە خوێ نامێنێتەوە مناڵە زەردوویەکەی زیاکە یاخود بەعزە ئەنزایمێکەیە لەوانەیەکەوە هەندێک کەس هەیان بێت کەمە هیچ زەرەیەکی نییە وەکو نەخۆشی گلبەرت ئەمە ئەنزیمەکە لە ناو جگەرایە کە مەفروزە ئەو بلیرۆبینە پاژۆیکەوە هەرسی بکە بەو شێوەیە بیڵێن ئەنج بچێتە ناو بۆری زراوە بەڵام ئەمە خاوە ئەمە پێویستی بە هیچ عیلاجێکیش نییە و هیچ زەرێکیشی نییە و لە داهاتووشە پێویستی بۆ نییە کەوا بڵێ مادەم ئەو نەخۆشیە زگماکی هەیە تووشی پێویستی بە زەرعی جگەر هەبێت تەبەن هۆکارەکانی کە زۆرە کە باسی کەین بەس ئەوەی کەوا لە وڵاتی ئێمە هەیە کە باسیەکەن و ئەڵێن گوایە ترساوە یا خەفەتی خوارد و ئەوە ڕنگ سپیبوونە ئەوە زەردووی نییە زەردووی بە معنای کەلیمە تۆ بێ سپێنەی چاوت زەر دەبێت یاخو میزەکەت وای لێ خستە بێتەوانێ وەکو چایەکی لێیا کۆکاکۆلایەک یا پیسایەکە ئەگەر بۆری زراوەکە گیرابێ ڕەنگی پیسایەکە لەو ڕەنگە قاوەیەوە چکە ڕەنگی قاوەیی بەهۆی ئەو مادەی بلیرۆبینەوەیە ئەبێ ڕەنگێکی چی لێ کاڵە بێتەوە یاخو ئەبێ بە خۆڵەمێشی یا سپێ بێ جاری وا هەیە ئەگەر بۆریەکانی زراو بگیرێ بۆ نمونە بەهۆی سەرەتانێک هی پەنکریاس یاخۆ هینی دوانزەگرێ ئەو هۆکارەی کە لە وڵاتی ئێمەیە زۆرە و زۆر خەسی شەیزانیان نەخۆشیەکانی خوێنە بەڕاستی لە سلەیمانیە ڕاستە نەخۆشیەکان سەلەسیمیایەکێکە لەوانەکەوا لە مناڵە دەرەکەوێت لەبەرەوە مەسەلەن پێویستە ئەو دایک و باوکە یا پێشەوەی کەوا زەواجکەن فەحسکەن چکە ئەگەر هەردووچیان هەڵگر بن چانسی مناڵەکە کەوا لە مناڵیەوە تووشی سەلەسیمیا بێ قورسە ئەو کاتە مناڵەکە دامێ بێ خوێنی تێ بکەیت کە خوێنیشی تێکرد مشکیلە بۆ مناڵەکە دروستەکات بۆ دایک و باوکەش تەبەن بەڵام هەڵگری سەلەسیمیا تووشی زەردوویە بێ بەڵام پێویستی پێی نییە کەوا تۆ عیلاجێکی تایبەتی بیتێ تەنیا حەبێکی فۆلیک ئەسیدەیە ئەیە تێ بەس ئەوەی پێویستە لە مستەقبەلیشا پێویستی بۆ نییە کەوا زەرعی جگەری بۆ بکەین کە هەستشنە ئێستا لە وڵاتی ئێمەیە لە شاری ئێمە لە سلەیمانی خۆشبەختانە سنتەر کراوەتەوە بۆ زەرعی جگەر حاڵاتی کە هەیە مەسەلەن عەلاقەی بە خڕۆکە سوورەکان خۆیەوە نییە بۆ نمونە عەلاقەی بە جگەر خۆیەوە هەیە مەسەلەن بەرد لە ناو جگەرە ممکنە تووشی ئیلتیهابیەکات جەراحەتە بێ چاکە بێتەوە وای لێتەوانێت دیسانەوە وای لێ تەسیەکە سەر جگەرەکە چیەکە ئەمرێنێت کە تەمەمرانی ئەو کاتە مادەی بلیرۆبین لە ناو خوێنەوە ناچێتە ناو ڕیخۆڵەکان مەنایەوە پەیوەندی بۆەوە هەیە یاخو حاڵاتی کە هەیە مەسەلەن بۆری زراوە گیرێت بۆ نمونە سەرەتانی پەنکریاز یاخو سەرەتانی دوانزەگرێ یا سەرەتانی بۆریەکانی زراو یعنی خۆی هەموو شتێک خڕۆکە سوورەکان تەبیعیە
و جگەر خۆی طبیعیە بەڵام بۆرێکە گیرێت تووشێ بێ ئەمە حاڵەتە لا ئێمە زانراوە تەبان کەوا ئەوانەی لە پڕ تووشی زردوێ بن ئەوێ بیر لەوە بکەینەوە خاصە نەگەر ئازاریان نەبێ هەندی حاڵەتی کە هەیە کە بەدەست مرۆڤەکە خۆیەتی بۆ نمونە حەبی پاراسیتۆڵ پاراسیتۆڵ حەبێکە ڕاستە بۆ زۆر بەکارێ بەڵام تۆ مەسەرن نابێت لە ڕۆژێکە 8 حەب زیاتر خۆی 8 حەبی پێنسەیی بۆ چکەکە لە 4 غرامەکات 4 غرام زیاتری خۆی چانسیەوەی هەیەکەوە ئەو جگەرە بوەستێنێت لەبەرەوە ئێستا لە عالەمە کە باسی عملیاتی نەشتەرگەریەکەن بۆ ئەوەی کەوا زەرعی جگەر بکەن یەکێک لە سبەبەکان ئەڵێن ئایا سبەبەکەی پاراسیتۆڵە یانە اینجا سبەبەکانی کە باسەکەن تەمەن تەسەور کە پاراسیتۆڵ ئەوەنگە دەوری هەیە تەمەن لە کۆمەلگای ئێمەیە حاڵەتێکی کەشەیەکەوە ئەمە پێویستە باسی کەین ئەوەیەکەوە زردوی ئەنواعی هەیە نوعی ئەی هەیە بی هەیە سی هەیە دی هەیە وهاکەزا ئەیەکە ئەمە لە ڕێگەی خواردنەوەیە ئەمە زۆر نادیرن بێتە هۆی ئەوەی کەوا جگەر تووشی ئەزیێت مەسەرەن ڤایرسەکە لە ڕێگەی خواردنەوەیە مەسەرەن مەطعەمەکە پیسە یا مەطبەخەکە یا ئەو کەسە خۆی زردوی هەیە دانیشتێکە مر و تۆیان نانەخوا قاپ و قاچاقبان بەیەکەوەی کە لە ڕێگەی خواردنەکەی و لە ڕێگەی لیکەوەی لە ڕێگەی ئەو قسەکردنی کەوا نزیک تۆ ئەیکە ئەو قەتەڕاتەیەکەوە لەگەڵ قسەکردنەکە هەناسەکە دەرەچێ ممکنە تووشی بکات لەبەرەوە بۆیە ئەو حاڵەتانە لە ساسەی چاکە بێتەوە تقریبن ئەس بازە حاڵەتێکی هەیە بەڕاستی کوشندەیە نەوع گرنگەکەی لە کە لە وڵاتی ئێمەیە بەداخەوە نیسبەتەکەی زیای کردووە نەوعی بیە بیوسی ئەمە لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی خوێنەوەی نەقڵە بێت لە خوێنەوە ببوورە قسەکە و پێ بڕم زەردووی لەگەڵ ڤایرۆسی جگەرە ئەمانە دوشتی جیاوازن ڤایرۆسی جگەر ئەبێتە هۆی زەردووی چکە کە ڤایرۆسەکە لە جگەری ئەیە نایڵێ خەلایەکان ئیشکا لە بەرەوە مادەی بیلیرۆبینەکە لە خوێن نامێنێتەوە ئەو کەسانی کە نەشتەرگەریەکەن پێش ئەنجامدانی نەشتەرگەری پشکنینی ڤایرۆسی جگەریان بۆکرێ بۆی کە ئەو کەسە بزانێت ڤایرۆسی جگەری هەیە یاخودنیتی بۆی لە کاتی نەشتەرگەریە بە شێوازێک تر مامەڵە لەگەڵ ئەم کەسەیە بکرێت تەبەن ئەگەر هاتوو ئەو زاتە ئەو مرۆڤە کە نەشتەرگەری بۆکەین ئەگەر هاتوو ئەو ڤایرۆسی هەبێ ئەبێت چی ئەو مەوادانی کەوا هەیە بەکاری هێنین دیسپۆزەبڵ بێ بەمەی فرێ بیت دەستکێش ئەبێت دوو دەبڵ عینەکی تایبەتی شتی تایبەتمەتی خۆی هەیە کە ئەو شوێنەی کە ئیشیشی تیا بکەین ئەو ساڵی عملیاتە تا 24 ساعت نابێ عملیاتیکەی تیا بکرێت لەبەرەوە ئەو حاڵەتانی کەوا تووشیە بن لە وڵاتی ئێمە وەکو باسم کرد بەداخەوە نوعی بیەکەیەکەوە بیوسیەکەیەکەوا زیای کردو ئەمە ڕێگەی خوێنەوەیە مەسە لەوانەی کەوا سەلەسیمیایان هەیە ممکنە تووشی ڤایرۆسەکەش بن چکە خوێن وەرەگرن ئەمە یەک یاخو موادی کەی خوێنکەوا هەیە لەگەڵ یا مەسەلەن ئەوانەی کەوا غەستی گورچی لەیان بۆکەن یا ئەوانەی کە تووشی ئالوودەی ئەو حەبوو تۆزۆری کەوا تووشی ئیدمانە بن لەسەری غەسلی گورچی لە دکتۆر بۆچی تووشی ئەم زەردوویە بێت خۆ هەر خوێنەکەی خۆی تێچێتەوە ناو آخر لەوانەیە ئەو موادی کە بەکاریێنن ئەوانە عادەتەن کەم خوێنە بن پێویستیان بە خوێنە بێت یا بەعز ئەو موادانی کەوا بەکاریێنن بۆی کەوا تووشی ئەو ئەوانەی کەوا سەیریان کە ڕەنگیان دایمە سپیە و زەردە کەم خوێنن لەبەر تۆ مەجبور خوێنیان تێگەیت دکتۆر مەگەر ئەو خوێنانەی کە بۆم کەسانە بەکارەهێنرێت لە بانکی خوێن سوودی لە نابینرێت وە لەو بانکی خوێنە مەگەر پشکنینی بۆ منە هەموو ئەمانە بۆیان ئەنجام نادرێت بەڵێ هەمیان بۆیان نەکرێت هیچ خوێنێک لە عالەما و بە تایبەتی لە سلێمانیش تەڵان بانکی خوێن ئەو فەسانە بۆ ئەو سێ جۆرە ڤایرۆسە کەوا هەیە ئەیکات بەڵام مشکلەکە لە چیە ئەگەر تۆ بڵین عملیاتێکەکەی نەشتەرگەریەک مادەکانی تاقیم نییە و سودفە نەخۆشێک ئەو فەسە بۆ نەکردووە کاتێکەیە تۆ بۆ نەخۆشی دووەم بەکارێنیتەوە تووشیە بێت یاخۆوانەی لای دکتۆری دان مەسەلە گەرمادەکەی ئەو ئالەتانی بەکاری ئەهێنێت بە ئاسانی نەقڵە بێت کە بۆ وتمان نەوعی بیوسی لە خوێنەوە نەقڵە بێت خوێن بۆ خوێن یاگە مەسەلەیەکێک لە ڕێگەی قسەکردن و ناخواردن بەیەکەوە تووشی نابێت ئەگەر مەسەلەیەکێک هەڵگری ڤایرۆسی بی بێت بۆ نمونە ئەگەر هاتوو برینێکی هەبێت تەوەقع لەگەڵ تۆیا بکات دەستی تۆ برینار بێت و دەستی ئەویش برینار بێت چانسی ئەوەی هەیەکەوە ئەو میکرۆبە ڤایرۆسە نەقڵ بێت مشکلەکە لە چییە نوعی ڤایرۆسی بی ئەو کەسە کە تووشی بێ هەتا ماوە لە ژیانە ئەیمێنێت و ئەمە چیەکات وردە وردە تەسی لەسەر جگەرەکە وای لێکە ئەو نەخۆشە تووشی گرێ بێت یاخود تەلەیفە بێ یاخود وای لێت ئەگاتە مەرحەلەیە پێویستی بە جگەرە کەوا جگەری بۆ زەرەکەن جاری باشەیە نەخۆشەکە گوێنایەتێ تووشی چێ بێت کەەوە حتا زەرعی جگەریش ناتوانانی بکەیت باش دکتۆر نیشانەی هەیە زەردووی ئێستا هەموو جۆرەکانی هەر ئەوەیە کە سپێنەی چاو
و ڕەنگی پێست ئەگۆڕە یان با بڵێن نیشانەیەکی تر هەیە کە لانێ بێدەنگتر بێ لەمانە ئەوەی کەوایە باسماگر ئەوە زیاتر نیشانەکانیانەتر هۆکارەکەی هەرچیەک بێت زەردویەکە بەو شێوەیە دەرەکەوێت یا لەوانەیە جسمی بخورێت تووشی خوڕانن ئەبێت بۆنم نە ئارەزووی خواردن ئەمانە ئەوە هۆکاری نەخۆشیەکە وای دێکاکەوە مەسلەیەکی سەلەسیمایە بێ خوارد نەخوات بەڵام ئەگەر تۆ مەسەلە بیری لێ بکەیت تۆ ئیلتیابی جگەری هەبێت تایە بێ و لەرزیە بێ وەنیە ئیشتیهای خواردنی نامێنێت سەرەتانی هەبێت ئیشتیهای نامێنێت زەعیف هەبێت بێتاقەت هەبێت مزعفاتی کەی بووە بێت چونکە لەوانەیە بەبوونەی ئەو مادەی زەردویە لە دەماخیا تەڕەسوب بکە یاخود لە گورچیلەکانیان گورچیلەیە وەسێت دەماخی وەسێت لەبەرەوە زۆر مهمە ئەو کەسانی کەوا ئەو نەوعیانێ ینی نەوعیبی کەوام تابعی خۆیان بکەن چونکە ئێستا لە سنتەری کۆندامی هەرسوجگەر دەفتەری تایبەتیان بۆ کرێ فاسی تایبەتی ئەگەر نیشاتی ئەو ڤایرۆسە هەبێت دەرمان وەرەگرن ئەگەر نەبێت ئەوە بز متابعەکەیە لەبەرەوە متابعە زۆر میمە لای نەخۆشەکان بۆی کە لە پاش 10 ساڵ 20 ساڵ تووشی زەرعی جگەر نەبن تامان حاڵەتی کەژەیەکەوە ئەتوانین خۆمان منعیکە مەسەلە لەوانەی کە باسمان کرد بێجگە لەوانە مەسەلە مەشروب خواردنەوە مەسەلەن ئەوە بێتە هۆی ئەوەی کەوا بە مروری زەمن ئەو مادەی کوحولەکەوە تەسیر کاتە سەر جگەر تووشی تەلەیف هەبێ کە تووشی تەلەیف بوو تەشەموعە چۆریەکەی تیاکۆ بێتەوە ئیش ناکە کە ئیش نەکە ئەو زاتە تووشی نەخۆشی زەردویە بێت کەواتە هۆکارەکان زۆرەکەوە زەردووی دەرکەوێت بەستۆ کاتێک کەیشێکە بینیت زەردووی هەیە بێ باسی ئەم ئەنوا و ئەشکال پرسیاری لێ کاتە دکتۆر بۆمان باس کە نەخۆش لە چ کاتێکا گرنگە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ ئەوەی چارەسەرەکەی ئاسانتر بێت چونکە بە دڵنیایەوە لە هەموو قۆناغەکانە ئەگەر لە قۆناغێکی سەرەتاییە بۆ نەدەستنیشان بکرێ بە دڵنیای ڕەنگە چارەسەرەکانیش ئاسانتر بێت لە چ کاتێکا نەخۆش سەردانی بەڕێستان بکات کاستی بەچی کرد کاستی بۆ کردکەوە سپێنەی چاوی زەر دەبێت باشە ڕەنگی میزەکەی بۆ نمونەوەکو باسمان کرد تۆ خەوێ بەس نەک بەیانی کاڵ ساتەوە تۆ 8 ساعت خەوتوی بەیانی کاڵەسیتی ئاو نەخواردەوە لە بەرەوە میزەکەت مڕەکەزە ڕەنگی زەردە بەس تۆ کە میزە کرد و دوایەوە چاو خواردنان و خوارد و ئاو خواردەوە سەیرەکەی نیوەڕۆ ئێوارە هەر عینە ڕەنگە باشتر وایە سەردانێکی دکتۆر پێی بۆی کەوا بزانیت هۆکاری ئەوە چییە کەیسە لە وڵاتی ئەمەیا بەڕاستی حتا لە خانمانە زۆربەی زۆریان لە کاتی کە دوویانە بن فاسیان بۆ کرێ ئەڵێ خوێنت کەمە ئەی سەبەبەکەی چییە؟ خۆ هەمووی ئەوە نییە کەەوە ئاسنی کەم بێت یا خواردنی باش نەبێت یەکێ لە سەبەبەکان هەڵگری نەخۆشی سەلەسیمیایە کەوا مەسەلە ئەوە بێ ئەو فەسە بکرێەوە بێ ئەو پزیشکە کەوا بەدوایە بڕەوەی کەوا تووشی ئەو ناڕەحەتیە نەبێت بگاتەوەی کەوا زەرعی جگەری بۆ بکەن. کاتە دکتۆر یەکێک لە ڕێگە چارەکان بۆیە کەسەکان یان تووشی نەبن یان تووشی بوون ئاسانتر ڕزگاریان بدیان نیشانەکانی خاوتر بکەنە لەخانە ئەوەیە کە مادە کەحولیەکان بەکار نەهێرن چیتر ئەم کەسانە ئەبێ پایبندون پێ ئەوانەی مادی کوحولی نەخێر هۆکارەکانی گەرە ئەوانەی کە تووشی زەردویی بوون بەڵێ ئەبێ مەسە کە تووشی و یەکسەم ڕاجاتی پسپۆری تایبەتی بکە بۆ مەسەلەن ئێوە ڕێنمایی ئەڵێن لە ژیانە چی بکەن ئەم کەسانە ئەو خواردانەی کەوا بەزە شتێک بسەوک و مەشروب نەخواتەوە ئەو خواردانەی کە خوا زیاتر سەحی بێت ئەگەر نەخۆشیێکی خوێنی هەیە تابعی خۆی بکات تووشی ڤایرەسەکە بێم تابعی خۆی بکات یاخو ئەگەر بۆریەکە گیرا بێت بەسەلەم بۆ نمونە ئیهمالی نەکات چێ بۆ لای پسپۆر بۆی کەوا بە نازور بێ یاخوبان نەشتەرگەری بێت ئەو بۆری زراوە کەوا گیراوە بەری بە یاخو بازێگەیە کەوا زگماکی هەیەی پێویستی بۆیە کەوا دایک و باوکەکە مناڵەکەیان زوو بەرم بۆ لای دکتۆری یعنی حاڵەتێکە کە تۆ ناتوانین بڵێ ئەمە زەردویە تەقالیدی خۆمان باو باپیرامان جارانەی و سەیری ماسی بکات لە حەوزا بۆ نمونە ئەمە هیچ سوودێکی نییە ئەمە بیر و باوەڕێکە ڕێزمان بۆیە بەڵامە هیچ دەورێکی نییە کە چاک بێتوانێ باشە دکتۆر بۆ مناڵی تازە لەدایک بوو بە تایبەت ئەگەر خێزانێک مناڵێکی کوڕیان لەدایک بوو بێ هەمیشە بە بەردەوام لە کورداواری خۆمانە وا باسەکرێ وا ڕێنمایی ئەو دایکاکرێ زۆر گەرم دایمە پۆشە چونکە ئەگەری هەیە تووشی زەردووی بە اینجا پرسیارەکەم نیژەوەک گەرما بێت هۆکارێک بۆ توشبوونی زەردووی بە تایبەت لە مناڵی کۆرپەیە گۆڕینی کێشی ئاوهەوا هیچ پەیوەندی پێوە نییە نە بە گەرما نە بە سەرما نەوەکو باسمان کرد نە قەزەی ترس نەخەفەت نە بیرکردنەوە ئەوانە هیچی دەوری نییە بۆیکەوە تووشی زەردووی بکە لای خۆمە بازە جارێکگەڵێ وڵات ترساوە تووشیەوە بۆ ئەو هیچ پەیوەندی پێوە نییە بە هیچ شێوەیەک ئەگە بە کورتی
لاانە مادام پرسیاری لەباری زەردووی لە مناڵەوە کرد زۆر جارێبینی مناڵەکە هەردای ئەنەن خۆی دوای چەند ڕۆژێک تێ ئەیپەڕێنە نەخۆشیەکە و کێشەکە بەڕاستی لە کەیەکە پێویستەکە ئەم منداڵە ببرێت بۆ لای پزیشک و زۆر جار ئێستای بینین لایتێکی سپیە لە ماڵەوە بۆدانەڵەنەوە بۆ چاکە بێ خۆ لە نەخۆشخانەش هەرەوەیە بەڕاستی ئەمە ئەتوانێت ڕێگە چارە بێت؟ بەڵێ خۆی حاڵەتانە لە جیهانە بەو شێوەیە لێە بەڵێ ئەوە دەوری هەیە بۆی هەرەوەی لە بازارە خۆمان بۆ کاتی کارە بەڵێ هەرم گڵۆپسپیانی کە بینی لەسەر لێرەشا هەیە ئەوەش لێی بات ئەوەش زۆر احتیاجیە پێی چاکە بێ لایتێکی تایبەتی نییە یعنی هەر گڵۆپە شیریەکانی جاران کە لە ماڵانە هەبوو ئەوە بەکاربێنێت ئیسفادەی لێکات بەڵام لە پاش تاوانە بێ فاسی خوێنی بۆ بکەی بزانین نیسبەتی بیلیڕۆبینەکەی چەنە لە خوێنە کە بزانی هەر بەرەو زیابوونە ڕاخاستن پاش هەفتەیەک ئەبێت تۆ کاتەبی بی بەلای دکتۆری پسپۆری تایبەتی بزانی هۆکارەکەی چێچکە و گوتمان لەوانەیە زگماکی بێت لەوانەیە ئەو مناڵە و دایک و باوکە فاسی سەلەسیمیان نەکردبێ بیدایەتی سەلەسیمیا بێت لەوا دەرکەوێت لەبەرەوە نابێ ئیهمالکرێت پاش هەفتەیە ئەو مناڵە چاک نەبوو ئەبێ پسپۆری تایبەتی ببینێ خاستە نەگەر هات و نیسبەتی زەردوویەکە بەرەو زیاتر بڕوە دەستە خۆش بە دکتۆریان سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی زۆر سپاسانەکەم سپاس شوێ